یەکی شەشی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی منداڵان دیاری کراوە. لەو ڕۆژەدا بۆ دڵخۆشی منداڵان ساڵاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت. لە هەولێریش مەراسیمێک بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بەڕێوە چوو، خەڵاتی جۆرا و جۆریان پێشکەش کرا. منداڵەکان ماندیمان دەکەن، داک و بابەکان ماندی دەکەن، بەس بەگشتی خۆشترە لۆ داک و بابەکان لەوەی کە لە ماڵی خۆیان بشارنەوە. یعنی کە دێنە ئێرە هەم خەڵکی تر دەبینن، سوپاسی خوای دەکەن کە ئەوان بەتەنیانین، هەمیش شانازی دەکەن، چیتر شەرم ناکەن لەوەی منداڵەکانیان بشارنەوە. ئێمە هەمیشە دەمانێت پەیامەکەمان دووبارەبی هەتا دەگاتە ئەو پەڕی دنیا. ئێمە نووسەرمان هەیە ئێستا خۆشبەختانە کتێبی دەرونی زۆرە و هەروەها کتێبی ئۆتیزم و هەروەها چاپخانەکانیش هاوکارمانن. ئێستا ئەوڕۆ ئەو سپۆنسەرانی لێرە بوون، هەندێکیان چاپخانە بوون، هەندێکیان شیرینی بوون، هەندێکیان خۆراک و تەنانەت گۆشتی شات بوو. هونەرمەند مام عەبدوڵڵا لە ناوەڕاستی سەدەکانی ڕابردووەوە لە نێوکاری هونەری تایبەت بە منداڵاندایە. ئەو دەڵێت پەروەردەکردنی منداڵ بە شێوەیەکی دروست سوود بە سەرجەم توێژەکان دەگەیەنێت. پێشی وایە سەرەتا دایک و باوک، پاشان قوتابخانە و مامۆستاکان و ئەوانی تریش لە پەروەردەکردنی منداڵێکی تەندروست بەرپرسن. لە هەموو جیهان پێش هەموو کەسێک مناڵە، گرنگی بە مناڵ دەدرێت، پێش پیا و پێش کوڕ، پێش ژن، پێش لە مناڵ. ئەگەر مناڵ پەروەردەیەکی پاک و بێگەردی کرا بەڕاستی لە دوا ڕۆژ کەسێکی زۆر بە سوودی لێ دەردەچی بۆ خۆی، بۆ دایک و باوکی، بۆ نیشتمانی، بۆ هەموو کۆمەلگا. ئەمە زۆرکە، بەڵام ئەگەر پەروەردەکەی ناساز بووی تر کەسێکی خۆ دەزانی چۆن دەردەچی. بەڕاستی بۆیە زۆر گرینگە کە مناڵ لە پێش هەموو شتێکەوە بی، گرنگی پێ بدرێ و پەروەردەکی پاک و تەمیزی بکرێت. یەکەم قوتابخانە دایک و باوکە، ئەوجا ئەوکان تر قوتابخانەیە، ئەوجا مامۆستایە، ئەوجا سنتەرەکانە، ڕێکخراوەکانە. لە ساڵی 1925 لە کۆنفرانسێکی جیهانیدا کە بۆ پاراستنی مافی منداڵان ڕێکخرا بوو، یەکی حوزەیران وەکو ڕۆژی منداڵان دیاریکرا. منداڵانی کوردستان دەیان ساڵە بەهۆی چەوساندنەوەی ڕژێمە ستەمکارەکان و شەڕی ناوەخۆ و خراپەی دەسەڵاتی ناوەخۆیی لە دۆخێشی خراپدان و لە زۆرێک لە مافەکانیان بێبەشن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.